هنزارش كوناك وبزو زارة بس بيدنگ بده ورد مامۆستا تخوا بزو زارة بزو زارة چی بۆ مامۆستا مامۆستا دیسان مۆبایلی هێناوە کوڕم کەنجی عەقڵ دەبێت تو ڕۆژێک ڕەحلەی دەشینی ڕۆژێک لە تەڵەبان دەدەی ڕۆژێک موبایل دینی کەنجی عەقڵ دەبی باوەلی ئەمری بێتن باشە تەلەفۆن دایکی بکەم نا سێزە دایکی هاتێ باوزاری باوکی بێتن تخوا مامۆستا بێدەنگ بە تخوا مامۆستا تەلەفۆنی بکەستە باشە بەسەر چاوە مامۆستا وەرە پێشم کە بزانم دەی باش مامۆستاگیان مامۆستا جان ئەوە دەرەجە قوتابیەکانم فەرموو دەستەکانت خۆش بێت زەحمەت دەبی مامۆستا فێنێک هەتا ژوورم دەی باشی بێتە سپاس وەرە مامۆستا مامۆستا بەخێر بێی زۆر سپاس مامۆستاگیان ئەوەش نمرەکان دەستەکانت خۆش بێ مامۆستا جان زۆر سپاس هەبڕاستی قوتابیەکانت ڕازینە ڕاستە مانگەکە هاتی بەڵام ئاسی تەڵەبەکان بەرز بوویتەوە و وانەیە زانە زۆر باش فێر بووینە الحەمدولillah هەسا و مامۆستاگیان سەلامەت بی ئەرکی خۆمانە من بە ڕخسەتت مامۆستا جان ئافم کە دانیش ئیشەکەم پێتە بەڵێ لە بۆ ئەو بابەتێک کە پێم گوتی بیر لێ نەکردەوە مامۆستاگیان پێم وتی ناتوانم ئێ باشە هۆکاری چییە؟ مامۆستا با بابەتە داخەین تکایە ناتوانم مامۆستا فێرێک بەڕاستی شاخەوان ئێسانێکی ئیماندارە و بەڕەوشتە من کەفاڵەتی دەکەم زۆر سپاس دەکەم کە من بە شایەنیەوە ئازانی بوومە هاوسەری براکەن بەڵام پێم وتی من ناتوانم مامۆستا باش مامۆستا جان ئێستاش بە ڕخسەت سەرچاو مامۆستا فەرموو دەرەجەی قوتابیەکان دەستەکان خۆش بێ چی مامۆستا ڕازی نەبوو؟ ناوە ڕازی نەبوو نازانم هۆکارەکەشی چییە مامۆستا بەگوێ من دەکەی وازی لێ بێنە باشترە هەلۆ پێدەچی عاشقی کەسێک بێت چاوەڕێ دەکات بێتە دەخوازی لۆ چ دەزانی جێتە چ بووە وا پێدەچێت باش ئەگەر وا پێ مشکلم نییە ئەم دەگە بریاکەم قسەی دەکەم دەتێم واز لێ بینە بەس ئەو هیچ قسەچ ناکاتم بەس ئۆلی دەرێ ڕازینی بۆ تۆ شەڕ ئاخیری خێر مامۆستا ئینشاءالله ئینشاءالله دەڕۆم بە ڕخسەتت دەچ تەڵەبەکان دەست خۆش مامۆستا جان دەست خۆش سلام ئەلوە چیەوە کاکە کەشتیت غەرق بووە چیەوە بەس نییە تێک نەچوو ئەوەندە فکرکەوە دەزانیت چیە سەرمەنجان فێنک هەموو مێشک و عەقڵ و هۆشی بردیمە هیچ جاگام لە خۆم نەما هەموو ڕۆژێ فێنک بەس نییە بەس نییە کاکە چی کردەوە پێی گوتیسان گوتی پێی دەرێم لە تەلەفۆنە کلۆ بکە بزانە چی کردەوە ئەلۆ کاکە گیان باشی باش کاکە کاکە ئەرێ ڕازی بوو ناوڵە ڕازی نەبوو بە قوربان ئیشم گەلە زۆرە باشە دوای قسەی دەکەین دەیخوا حافیز باش چ بوو چی گۆ کاکە ڕازی نەبوو
دا تجوازە مۆزوعی بینە بەردەچی بکە سەرێ دەزانین چێ سەرمان ئەمە بێجگە لە فێنش یەک کچی کەم ناوێ چ زۆرە کت زۆرە کاکە کچەکی باش لۆ دێنین بە ئەخلاق کاکە دەرێم ئەمە فێن کەم دەوێ فێنک و فێنێک تەواو کچی کەم ناوێ لۆ کاکە عاشقی بووی کورەدی ئەگەر عاشقی نەبم لەوە بەزمەی دەکەمە تو لۆ تێناگەی ئەوە توی خۆش دەوێ ئەگەر ئەم نوتی خۆش نەوێ قەینا بەزەمە خۆشم دەوێ یعنی چێ قابلە دەزانی ئەتو بەخۆت و برام هیچتان پێ نەکرا ئەم بەخۆمە مەوزوعی حەل دەکەم دانیشە کورە دانیشە دەبزانم دەیستەکەی تەلەفۆن لۆ دەکەم لۆ کێ لە بۆ کاکم باش تا ئێستا هیچ پێ نەکرا